اللهم صل وسلم على نبينا محمد. 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 اللهم صل وسلم وبارك على نبينا محمد. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. من ياسين عبد الرحمن پرۆژەیەکم ڕاگەیاند کارێکم ئەنجامدا 100,000 سەڵاوات لە شەو ڕۆژێکدا بیرۆکەیەک و تەحەدایەک و لەگەڵ نەفسی خۆمدا بیستم بیکەم لەو دنیا پوزگرایی ئێستادا کە کۆمەڵێک ڕێکۆردی زۆر ناشیرن و بێبەها ئەنجام دەدرێت و یعنی کەشوفشی زۆری پێ دەکرێت و جلی باڵای پێ بەسەرابرە دەکرێت بەڵام ئەم لەو ئەوەدا بیرم لەوە کردەوە کە شتێک بکەم کە کەسێک پێشتر نەیکرد بێت و ئێمە زۆر جار بیرمان لەوە کردەوە من بخۆم زۆر جار بیر لەوە دەکەمەوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر جار سەحابەکان شتێکیان کردووە بۆ بەداهێنان بۆ ئەوان هەم لەو پاڵپشتدا هەم بۆ ئەوەی کە بخۆم بمە پاڵپشتێکی خۆم ئەو کارانە شتێکی وا بکەم کە نەکرابێتەوە بۆیە برانمدا لە شەو ڕۆژێکی جومعەدا چۆن پێغەمبەر دەفەرمێ ئەکثروا عەلەیە من الصلاة يوم الجمعة وليلة الجمعة لە شەو ڕۆژی جومعەدا زۆر سەڵاواتم لەسەر لێ بدەن بڕیارمدا زۆرترین سەڵاوات لە شەو ڕۆژی جومعەدا ئەنجام بدەم بۆیە ڕۆژێکم ڕێخست بۆی کە ئەو کارە ئەنجام دەم کە 50,000 سەڵاوات بوو بەڵام لە 50,000 سەڵاواتەکە پێشتر من ئامادەکاریم بۆ کرد بۆ ئەوەی کە ئاسان بێ بۆ من سەرەتا ماوەی مانگێک سەڵاواتی زۆرم ئەنجام دەدا بۆی کە زمانم ڕابێت لەسەر ئەو سەڵاواتدانە و دواتریش سیغەیەکم هەڵبژارد کە گونجاو بێت بۆ من وەکو چۆن هەم ئاياتەکە بگرێتەوە إن الله وملائكته يصلون على النبي و هەم ئەو فەرموودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگرێتەوە کە باسی سەڵاتی ئیبراهیمی دەکا بۆیە سیغەیەکی وردم هەڵبژارد اللهم صل وسلم على محمد بۆ زۆری بەو سیغەیە کردومە و زۆریش کە هەزانم کە زمانە پاراو بووە بەو سیغەیە زانیم زیاتر لە 50,000 دەکەم بۆ بکرگیانمە 100,000 الحەمدولله خۆی ڕاستی هەموو شتێک بە دەبێ پلانی بۆ دابنێ هەر ئەوە نەبووە لە خۆ ئەنجامی بدەیت من سەرەتا پلانەکەم وادانا شەو ڕۆژێک بێ کە لە ماڵەوە هەم شەوی جومعە شەو ڕۆژی جومعە ڕۆژێکی بەرەکەتدارە و هەمیش ئەوەیە کە لە ماڵەوەی و ئیسراحەتی من پێشتر بۆی کە حکمەوەی کە دەم نەدەبووە بخەوم پێشتر چەند شەوێک نەخەوتوم و زیاتر لە 30 ساعت نەخەوتوم و ئیشم کرد و ڕەمەزانیش بۆ بە ڕۆژوش بووم ئەوە بۆ من تا ڕادەیەک زۆر ئاسان بوو بۆیە شەو ڕۆژێکی جومعەم دیاری کرد کە دیاریم کرد بڕیارمدا لەو شەو ڕۆژەدا خواردن نەخۆم ینی زیاتر ئەو کافاین ینی قاوە بخۆم یاخود سەرنج خۆم بەس بۆی کە معیدەم بگرێت و ناخواردن و ئیشی دەستباوگیان و ئەو شتانە کاتم لێ نەگرێت و زۆربەی سەڵاتەکانیش لە ماڵەوە بوو و هەندێک زاریش دەچوومە دەرەوە یان جارێکیان چوومە دەرەوە تاوەکو کلکەی کۆڵەن ڕۆیشتم و هاتمەوە هەر بەدەم بە سەڵاوەتەوە بەردەوام سەڵاواتم دەگوتەوە دەهاتمەوە تەنها یەک دنگ فستق متوانی بیخۆم و یعنی هیچ خۆخافڵانیە کۆشتەشنەوە تقریبا نزیکی 3 ساعتم پێچوو بەڵێ بەپێ هەر بە پیاسە ڕۆیشتم و هاتمەوە ئەو سیغەشم دیاری کردوون جاکە ویستم سەڵاتەکان ئەنجام دەم ویستم بە تەنها نەبم یعنی ئەوە نەبێ بە تەنها بم پرۆژەیەکم ڕاگەیاند بۆ سەڵاوەتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕامەکەین لەخوا بەزیاد بێ نزیکی زیاتر لە 250 کەس بەشداریان کرد و بە کۆی گشتی بەشداربووەکان 4,500,000 سەڵاوەت لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجام درا بۆ بوو کە خەڵکێکی زۆر بەشداری کرد و جگە لە خۆم ئافرەتێکتر لە خۆم زیاتر 100,200 سەڵاوەتی ئەنجامدا ینی ئەوە بۆ من ئەوش کە باسی کردوتی من چوومەتە ژوورێکەوە ژوورێکی داخراوە نەم دەرگاکەم داخستنم هێشتووە کەس تەداخولم کا و دوو کەس دوو ئافرەتی تر بێن بە زۆری بەشداربووەکان ئافرەت بوون چکە ئافرەت تەحملی زیاترە و ئەوانش گەشتن 90,000 70,000 50,000 60,000 هەبوو هەروە جگە لەوەی کە ئێمە ئەو بۆ یەک هەفتە بوو و ئینشاءالله بەرنامەمان وایە بۆ هەفتەیەک تریش ینی بە بەردەوامیش بیکەینەوە بەڵام جگە لەوەش ئێمە بەرنامەی کەمان هەیە گروپێکمان هەیە لە تەلەگرام و لە فەیسبوک شەمانە بە ناوی مسلمانانەوە پرۆژەیەکمان هەیە تەنها لە خۆت ببەوە ینی خەڵکی بەشدارێکا 5 عیبادەتمان داناوە یەکێک لەوانە 500 سەڵاوەتە لە ڕۆژانە و سونەتەکانی پێشنوێژ و دوای نوێژە قورئان خوێندنە 5 بابەتە دامان ناوە بۆی کە خەڵک بەشدار بێ بەردەوام لەو دنیا پڕمەشغەڵەتە کە ئێستا ئەنواع بابەتمان بۆ دروست دەکرێت گەنجی پێوە مەشغوڵ دەکرێت بە تایبەتی ئەمە ویستمانە کە لێنێک دۆزینەوە عیبادەت ینی لایەنی ڕۆحیمانی تێدا ئارام بکەینەوە زۆر کەسێ دەڵێ بۆ ڕیایە یاخود شتێکە بۆ ڕیایە پێغەمبەر سەلەم کاتێک غەزوەیەکیان لە پێش بووە زەنگێکیان لە پێش بووە سەحابی هەبووە بەس بە دوعا توانیوێتی بەشداری پێیانی بە مادەنا پێغەمبەر سەلەم هاتووە کەشفی کردووە هاوەرن ئەو سەحابەیە بە دوعا بەشداری کردووە یعنی ئەوە خۆ دەیتوانی بیشی شارێتەوە باسیشی ناکە بە زۆکو هەندانێک هەندێک کار عیبادەتێ ئێمە ئەگەر هەموو عیبادەتەکانمان بشارینەوە هەمووی داپۆشراو بێت يعني خلق ناتوانێت تۆ ناتوانانی منافەسەی عیبادەت ناتوانانی منافەسەی قیامەتی پێوە بکەی ئەگەم تۆ نەزانم تۆ عیبادەتێکی باشترت هەیە کە حەسوودی لە عیبادەتدا کێشەی نیە ڕەوایە
تۆ ناتوانانی بەردەوام بی لە منافەستەلانێ وا خۆت لێ ببێ بە مەلایکەت وا بزانانی تۆ هەموو شتێک دەکەی کەسێک هەیە لە تۆ باشتر دیکە کەسێک هەیە لە من باشتر دیکە من لەو باوەڕەدا نەبووم کەس بیا بە 500,000 کاتێک خۆم گەیشتم بە 100,000 بەڵام کاتێک سەیرم کرد ئافرەتێک لە من زیاتری ئەنجام داوە بۆی بەڵێ وەکو هەندانێک یعنی خۆم زیاتر بڕیارمان داوە ئێمە لە نێوان عائیلەکەی خۆماندا لەگەڵ خوشک و برا و براژنوانەکەمان هەفتەیەکی ڕێک بخەینەوە هەر لە نێوان خۆمان داوە بەدەر لە ئەوەی کە هەمومان بێکەوە بیکەین یعنی وەکو کۆڕێکی زیکری نەگەوە بێت کە سەو لە ماڵی خۆی بێت ئەمە دوای ئەوەی کە پرۆژەکەمان تەواو بوو ئافرەتێک نامی بۆ ناردم دایکیشیان بەشدار بوو لەو پرۆژەیە و نەیدیتوانی بۆ دەست بەشداری بکە یعنی بەپەت بوو ڕسمەکانی لایە بەپەت حساباتی کرد 10,000 سەڵاواتی نەروی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەیگوت زۆر دەمێکە دەیەوێت خۆم بە پێغەمبەرەوە بینە صلی الله علیه و سلم بەڵام دوای 2 ڕۆژ الحەمدولله نامی بۆ ناردمەوە وتی دایکیان خەونیان بە پێغەمبەرەوە دیوە صلی الله علیه و سلم ئەوە زۆر جێگای دڵخۆشی بوو من و نامەی کە زۆر داهاتنەوە دەیانگوت ئێمە دەمێکە دەمانەوێت ڕێژەیەکی زۆر سەڵاوات بنێرین بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەهۆی ئەو پرۆژەیەوە سەڵاواتێکی زۆرمان ناردووە و ئەو عقدەیەمان لە نێوان خۆماندا شکاندووە جا کەسی کەشێ زۆر باسی ئەوە دەکات و بەڵام وەکو پریڤەت ناتوانین باسی بکەین کە ڕای بگەێنین شەویستمە بە فیترەتی ئینسانی خۆمەوە موسڵمان بم جا زۆر کەم خەونشتیوا دەبینم و الحەمدولله دوای ئەوەی کە ئەو سڵاواتانەشم ئەنجامدا بۆ خۆم خەونم بە پێغەمبەرەوە بینی صلی الله علیه و سلم لە دوای کاتۆی جارێکە خەونم پێ نەدیوە پێشتر و دواتریش بەڵام خێزانم ماشاءالله زوو خەون بە پێغەمبەرەوە دەبینێ صلی الله علیه و سلم پێی وتبوو ئەو پرۆژەیەمان پێگەیشتوتەوە و ئاگادارین بەو پرۆژەیە زۆریش دڵی پێخۆیان پێغەمبەر سەلەم دڵخۆشی خۆی پێڕاگەیاند بوو بە خێزانم کە کوتبی ئەو پرۆژەیە گەیشتووە دەزێمە ئێمە ئاگادارین بۆی کە ئەو پرۆژەیەتان ڕاگەیاندووە ئینشاءالله وا بێ ئەو بەدەر لە ڕیا بێ یعنی وایە کە وەکو چۆن لە فەرمودەکاندا باس کراوە سەڵاواتانەی ئێمە دەگاتەوە پێغەمبەر ئێمە دەبێ یەقینمان هەبێ کە ئەو سەڵاواتانەی ئەنجام یدەین دەگاتەوە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم من تقریبا لە دقەیەکدا زیاتر لە 75 سەڵاواتم ئەنجام دەدا ینی بەو سیغەی کە دیاریم کرد اللهم صل وسلم على محمد اللهم صل وسلم على محمد بەسەری و سەڵاواتەکانیشم بە فسکە بوو یعنی ئەو نەبوو بە قووەت وا بڵێم هەم قۆرگم ئازاردا واژ نەبوو بێدەنگ بێت تەرکیزم لەسەر لا بچێت ینی هەر بە فسکەی اللهم صل على محمد اللهم صل وسلم على محمد بۆ شێوازە بۆی کە هەم ڕێژەیەکی باش و تەرکیزیشم لەسەری بێت اللهم صل وسلم على نبينا محمد اللهم صل وسلم على نبينا محمد اللهم